بەیانیەکی زووە و وڵاخەکان بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە هەورامان ئامادە دەکەن. بۆ هۆی سەختی ڕێگەوە ئۆتۆمبیل ناگاتە بەشێک لە ماڵەکان. کۆمپانیای پاکەوانیەکە وڵاغ بەکاردێنێت. 12 ساڵە لە هەورامان کاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بە وڵاغ دەکرێت. بە بەیانیان ساعە 7:30 دەست بە ئیشەکەین لە زستانە، کەمێ قورسرە ئیشەکەمان لەبەر بەفر و بارانە تا ساعە 11. ساعە 11 چینەوە شتێک دانین بۆ وڵاغەکان بڵین کە بیخوا و گالیک و ئاوە و شتانە. سەعات 1 یینەوە سەردەوام تا دوای عەسر. بەڵێ خاوەنی وڵاخانین وڵات 12 ساڵە خەریکە میشەی. دوای کۆکردنەوەی زبڵ و خۆڵ و خاشاکەکە لە ڕێگەی وڵاخەکانەوە دەهێنرێتەوە خوارەوە. لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانی کۆمپانیاکەوە خۆڵ و خاشاکەکە بەرەو هەڵەبجا بەڕێدەخرێت. ئەم کارە لە هەفتەیەکدا تەنها 2 ڕۆژ ئەنجام نادرێت. وەڵای ئێمە لەگەڵ سیارەی کەپسەکەیان و شەخڵ ئەم خۆڵ و خاشاکەی وڵاغدارەکان نەخوارەوە ئێمە کەپسیەکەین و سیارەکە ژەیبات بۆ هەڵەبجە و لە هەڵەبجەش هێڕژێنێت و پاکێکاتەوە و بەیانیش بە هەمان شێوە. لە شارەدەی تەوێڵە گەڕەکەکانی چلانە و مالێدار لە بەرزایی شارەدێکەوەن. تیمەکان ڕۆژانە لە کاتژمێر 7:30 خولەک بۆ 11 سەلەبەیانی کاری پاکردنەوەیان لە ڕێگەی وڵاخەکانەوە بۆ دەکەن. بەڵێ کەرتی مالێدەر و کەرتی چلانەمان هەیە، ئەو دوو بەشە کە ئامێری بۆ ناڕوە، یعنی شوێنێکی وای نییە کە ئامێری کەپسەکە بچێتە سەرەوە بە ناچاری ئەبێ بە وڵاغ کۆ بکرێتەوە و هەروە لە کۆنیشەوە وابووە بۆ تقریبەن ماوەی 12 ساڵە بێ هەر لە ڕێگەی وڵاغەوە کۆکراوەتەوە خۆڵ و خاشاکی ئەو دوو بەشەی تەوێڵە. لەبەرەوەی وەرزی هاوین تەوێڵە ناوچەیەکی گەشتیاریە، زیاتر لە وەرزی هاوین زەختی زیاتر لەسرە، ئەتوانین بڵێن ئەگاتە 7 تەن بۆ سەرەوە لە وەرزی هاوین لە ڕۆژێکە. لە ڕۆژێکە یعنی تۆ لە ڕۆژێک ئێمە بەپێی ئەوەی کە دیاری کراوە لە 7 تەن بۆ سەرەوەیە، بەڵام لە وەرزەکانی کە بە تەدریجیدا ئەبەزێت بۆ 4 تەن لە زستانە ئەگاتە نزیکی 4 تەن. لە هەورامان بۆی سەختی ناوچەکەوە کارەکان بەشێکی زۆریان بە وڵاغ ئەنجام دەدرێن. وڵاخەکان بە وتەی ئەو کەسانی کە ڕۆژانە بەکاریان دێنن ڕاهاتوون بە کارەکە. لە هەر شوێنێک فەرمانی ڕاوەستاندنیان پێ بدرێت دەست بەجێ دەوەستن تا بە تەواوەتی خۆڵ و خاشاکەکەیان لێبار دەکرێت. وڵاخەکان لە ڕۆژانی بەفر و بارانی زۆریشدا بەکار ناهێنرێن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.